بەس ئەو ساڵ دەخوای گەورە بەزیاد بێ ئەو خێر و بەرەکەتی هێنا و گەشتار زۆر ڕوو تێ دەکەم لە دەربەندی ڕانیم ساڵی ڕابردوو لێرە بەهۆی بێئاوی هیچ بەلەمەوانێک نەیتوانی کار و پیشەی خۆی بەڕێ بکات کە ژیانیان لەسەر کاری بەلەمەوانە. ئەم ساڵ کە ئاو زۆر بووە بەلەمەکان گەڕاونەتەوە و دیمەنێکی جوانیان داوە بە دەربەندی ڕانیە. کاک حاجی و کاتت باش. هەموو کاتت باش بەخێرە سەرچاو. زۆر سپاس دەکەم. ئەو ساڵ ئاو باشە. بەڵێ. پێم بڵێ بەراوردی ئەم ساڵ لەگەڵ پار چۆن بووبۆیەوە. مەسەلی کوردی هەیە دەڵێ ئەو ئاوەدانی لەخوای گەورە بەزیاد بێ ئاوەدانی بە ئاوۆیە. پار ئەو دەمانە ئێرە گەرما بوو هەر کەس پێدا نەدەهات. مەگەر چۆن کابرا سوتفە ئێواران درەنگ هات بەەوە چاخانەوە بەری چاکی خوار بە شوری خوار بەدان دەڕۆی لەبەرەوەی ئاوەکەی لێ نەبوو کەس نەدا بە یەکەبارە خۆمە بەلەمەوەەکە نەدەهاتین. بەس ئەو ساڵ دەخوای گەورە بەزیاد بێ ئاو خێر و بەرەکەتی هێنا و گەشتار زۆر ڕوو تێ دەکەم. بەلەمەکان هەمووان گەڕاونەتەوە و بەلەمەوان بەڵێ هەمویان هاتنەوە. چەند کەس لێرە بەگشتی بەلەمەوانە و ژیانیان تقریبن دەبەرم دوازە بەدەمین. باشە ساڵی ڕابردوو کە بازارتان نەبوو ئاو نەبوو بەلەمەوەکانتان لەکوێ بوون و بەلەمانە لەکوێدا وەڵا بەلەمەکانمان بردبوونەوە ماڵێ هەست کەسە بوو ماڵە خۆی لەبەرەوە ئاو نەبوو ئێرە بەقەت یەک جۆگاری هاتبوو. باشە ئەم ساڵ کە دۆخی موچە هەر وەک ساڵانی ڕابردووە ئایا خەڵک دێ بۆ ئێرە بە قورآن خەڵک دێ بەس بڵانی وەک پێی و سواری بەلەمە نابێ لەبەرەوەی خەڵک فەقیرە گە مەعاش نەبێ دەسە و سا ڕادۆسی خەڵک ینی مەعاش ١٩٩ بۆی هەیە. باشە ئەو بەلەمانەکە ئێوە کاریان پێ دەکەن ئایا نرخەکانتان لەگە پار گۆڕانکاری پێدا کردووە لەگە ساڵانی ڕابردوونەوە هەروە خۆیەتی بۆ نمونە بە چەند بەر کەسێک دەتوانێت گەشتەکانتان چۆنن وەڵا هەر بە 10,000 بۆ هەر بە 10,000 چەنگو بەلەمەکانی بە بنزینەکە گرانە بنزینی مەعەسەل نەبن ماتۆڕەکە ناکەن هەموو 6 بستۆنن بە کەس یا بە نەفەر سوار دەمێن یاخود بە ناوەڵە بە عایلە بە 10,000 ئاتا کەسێک بێ و دە کەس بێ هەر 10,000 بە زۆری عایلە دێ 5 نەفرە 6 نەفرە 10 نەفرە هەتا 10 نەفریش بەرێ حتەدی. باشە چ کێشە و گرفتێکتان هەیە ئێوە لێرە؟ وەڵی کێشە و گرفتمان ئەوەیە جاری وە ئەو بەلەمەوانانە دێن ئەوی جسکە گشکەکان پێن تۆڵک هەموویە پیاوی بەڕێزن بە سێندێکیان ناگەڕنەوە ئاوشتی پرژێندنە وڵی دەخوای بزابێتە گرفتمان نەبوو. کەس هەبووە هات بێ و لێرە پارەی پێ نەبێەوە لەگەڵ بەڵێ ئەوە ئەو گرفتانە زۆرن بەزەوە لەخوای بەزابی گرفتنیە من یەکەبارێ خۆم هەچی پارە پێنەوێ بێ بەرامبەر ئامادەم سوارێکە مەگە عازی لە بەلەوی میش نەبێ بەلەی برادەرەکانیشم هەدڵم سوارێکەکەن و زۆر احتیاجیە. ئەو بەلەمە پێ ئەوە پێتانن دەستکردی ناوخۆن یان هاور دەکراون هێندێکیان دەستکردی ناوخۆن ئاسنەکان ئەوکانی کەش ئەوروپین. نرخیان زۆرە بەلەمەکانتان؟ وەڵی تێیدا هەتا دەفتەر و 20 جۆرەخە دەفتەر و 50 هەتا 2 دەفتەری شەیە بەس ئێستا نەهاتوە دێت. باشە ئەگەر ئاو هەبێ دەتوانن بژێوی ژیانتان بەم کارە جێبەجێ بکەن بەخۆی باشترە ئەرە وەڵا گاو هەبێ لەخوای بەزار بە عیبی نابێ ئینشاءڵڵا. دەستەکان خۆش بێت بەخێرەی سەرچاو. بەڵێ ئەم ساڵ وەک ئاماژەمان پێدا کە خۆشی دەڵێ ئاوەدانی ئەو ئاوەدانی کە ئەم ساڵ ئەو ئاوەی هەیە ئاوەدانی گەڕاوەندوتەوە ناو دەربەندی ڕانی.